سەبارەت بە پرۆژەکانی حکوومەت بۆ ڕێگریکردن لە لافاو لە سنووری هەولێر بەڕێز کارزان هادی سەرۆکی شارەوانی هەولێر لەگەڵمانە کارزان سوپاس بە ئامادەبوونی بەڕێسەر خۆشحاڵم لەگەڵمانی زۆر سپاس لە ساڵانی ڕابردووە با زۆر دوور نەڕۆین یەک دو ساڵی ڕابردووە کاتێک کە لافاو یاخود کاتێک کە باران لە هەولێر ئەباری لافاوێکی زۆر دروستە بوو ئاوە چوە ماڵەوە پرۆژە نیشتێکی بوونەکان زیانی گەورەیان بەرەکەوت بوو ئەم ساڵم زیانانە کەم بووەتەوە هۆکاری ئەمە چییە؟ بەڵێ وڵا سەرەتای بەرنامەکە دەمەوێت دەستخۆشی لە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت کەم سەرڕای هەبوونی گرفتەداریەکان وەکو بەڕێزشتان ئاگادارن بەردەوام بۆ دابینکردنی گوژمەی پێویست بۆ ئەو پرۆژانێک کە ڕێگرن یاخود کەمکردنەوەی کێشەکانی لافاون و سوپاسی پاڵپشتی جەنابی وەزیری شارەوانی پارێزگاری هەولێر دەکەین بەردەوام لە هەوڵدانە بۆ ئەمە بەستە و بە خۆشحاڵیەوە پارساڵ تواندراوە بای 24 میلیارد دینار لە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر پارە تەرخان بکرێت بۆ ئەو پرۆژانە بە خۆشحاڵی و 22 پرۆژەی جیاواز تویتە بواری جێبەجێکردن لە سنوورەکەمان ئەوانش وەک دەبینن ئاوبەری کۆمەڵێک ئاوبەری سندوقی بووە ئاوبەری لولەیی بووە خاوێنکردنەوەی کەندەکانەوە یاخود ڕووکەشکردنی بەشێک لە ڕێڕەوی کەندەکانەوە بە کۆنکریتکردن کۆمەڵی پرۆژەی جیاواز جێبەجێکراوە و بەردەوام لە سەهێڵ بوونە لە خاوێنکردنەوەی ئینلێتەکانە ئەوانەی کەوە چاوەڕوان بە بەردەوام کاری لەسەر دەکرێتون بەڵام بەو کاتانەی کە گومانی ڕێژێکی زۆر باران دەکرێت زیاتر کارەکان چرسە دەکرێتەوە لە ئەوی کەمترین گرفت و کەمترین کێشەی ئاو کۆبنەوە ڕووداتن زۆر باشە ساڵ بۆ ساڵ هەست بەوەکەن کە گرفتەکانی باران کەمتر بێتەوە لە هەولێر بەدڵنیاییەوە ئەوەی کە باسمان کرد لەوانێت پێش ئێستاش باستان کرد لە بە خۆشحاڵیەوە ئێستا 25 پۆند چوویتە بواری جێبەجێکردن 13 پۆندیت کە ڕەزامەندی لەسەر دراوە ئەوانیش بچێتە بواری جێبەجێکردن ئەو پۆندانە جگە لەوەی کە ڕێگرن لە بۆ کەمکردنەوەی کێشەکانی کۆبوونەوەی ئاو یاخود لافاو کە پێی دەڵێن هەروەها کاریگەری لەسەر بەرزبوونەوەی ئاستیاوی ژێرزەوی دەبێت هەروەها لە ڕووی کوشتتوکاڵیەوە دەتانێت لە داهاتوو تا سوودی لێبەربگیرێت بەدڵنیاییەوە ئەمە بەردەوام کار لەسەرەوە دەکەین وەکو باسم کرد سەرڕای هەبوونی گرفتەداراییەکان پرۆژە چتە بواری جێبەجێکردن پارەی بۆ تەرخانکراوە جگە لەوەی بە سوپاسەوە لەو هەرنەوە بەڕێوەبەتی سەر بە سەرۆکاتی شارەوانیمان کە بێ هەست بەمادی بوون بە بێ مایانی کودەڵی 100 هەستکردن بە مەسئولیت شەو و ڕۆژ لە خزمەت هاوڵاتیان دابوونە لۆ ئەوەی کەمترین گرفت یاخود کەمترین کێشە ڕووبداتن کە ئەویش کۆبوونەوەی ئاوە زۆر باشە یەکیتر لەو شتانەی کە بینی لە کاتی بارانبارین لەم شێوەیە بە تایبەتی لە هەولێر ینی زبڵ و خاشاکێکی زۆرەکەوێتە سەر ئاوەکە ینی هاوڵاتی هۆشیاری هاوڵاتی بۆ ئەم بابەتە و دروست نەبوونی لافاو تا چەندێک وڵا بەداخەوە کە ئەو قسەی کە دەیکەم بەشێکی زۆر هاوڵاتیان هاوکارمان نینە نەکو بەڵکو هاوکارمانیان ڕێگریشن کە ڕێگرن ئەمە وەک دەزانن تیمەکان چەندین دەورەیان دیتووە لەوە ئەوەی لە حالەتی وا چۆن مامەڵە لەگەڵ کەیسەکە بکەن بەڵام هاوڵاتیان بەشێک دەبن لە ڕێگر یاخود تەداخلکردن یاخود کار ئاسانی نەکردن بۆ تیمەکانمانە بەڵام ئەمە ئەوەش وەک ئاگادارن لە ڕابردوودا لەوانەیە دوێنێ هەر لە پەیجی سەرۆکاتی شارەوانی بڵاومان کردوتەوە دوای کەمتر لە نیو کاتژمێر ئەو شوێنێک کە پاکرایتەوە پیکەبێک خۆڵ و خاشاک لەو شوێنە فڕێدرایتەوە ئەوە بە ئەکید ئەوانە هەمووی دەبنا ڕێگر بربەست دۆ کۆکردنەوەی ئاو یاخود ڕێگری لەو ئەوە بە ئاوەڕۆکاندا بڕواتن و بربەست دروست دەکاتن لە بۆ کۆکردنەوەی ئەو هەموو ساڵێک بەم شێوەیە ینی کارەکەنیان پلانی درێژخایەن هەیە بۆ ساڵانی بەدڵنیاییەوە پلانمان کورتخان هەیە و پلانی درێژخانەیە ئەوانەی وەک ئاگادارن ئەوانەی پلوکخانەکانە کە گومان دەکرێت لەو شوێنانەی کە بربەست دروست دەکات پلانی کورتخانمان دەبێت و بەدڵنیاییشەوە پلانی درێژخان ئەوەی کە باسمان کرد پۆن دروستکردنی پۆندەکانە هەروەها دروستکردنی ئەو سەردانێک کە ئێستا وەک دەبینە لە ژێر جێبەجێکردندایە پێشبینیەکان بۆ ساڵی داهاتوو ڕێژەکە کەمتر بێتەوە مەترسیانێک بەدڵنیاییەوە چکەوە گاگات باسم کرد پارساڵ کە لەو زروفە قەیرانە دارایی توانراوە 24 میلیارد تەرخان بکرێتەوە ئیشاس ئەو ساڵیش پێشبینی دەکرێن کۆمەڵێک پرۆژەی تر بستە بواری جێبەجێکردن و ئەو کێشە و گرفتانە کەم بێتەوە باشە لە هەندێک شوێن لە هەولێر ئەو کێشەیە ساڵانێک هەر بەرداوامە بۆ چارەسەری ئەو شوێنانەکەنیەوە بێتەوە بۆ نمونە باسم کرد ئەوانەی کە ئەنجومەنی وەزیران هەمووان دەزانی شەقامی سیمەتریە ئەوە چارەسەر کراوە ئەوەش تەسیری لە بازاری تەیراوەش کردووە بە شێوەیەک چی ڕێژەی چارەسەری کردووە بەدڵنیاییەوە ئەو سەرپلانماندا هەیە ئەو ڕێژانەی ئەو شوێنانێک کە بەردەوام تووشی ئەو گرفتە دەبن بە شێوەیەکی یەکجارەکی چارەسەریان بکەین زۆر باشی ساگەرگەڕێکێک تووشی حاڵەتێکی کۆبوونەوەی ئاو بێتەوە بێتە ماڵەکانەوە
ئێوە چیان بۆکەن دەتوان چۆن پەیوەندی بێەوە وەکو باسم کرد ئێمە ژمارەی هەر شەش بەڕێوەبەر سنووی شەش بەڕێوەتی سەرۆکاتی شارەوانیمان بڵاو کردوتەوە دەتوانێت بڵاوی بکەنەوە وەتیمەکانمان بە بەردەوامی لەگەڵایەنە پەیوەندیدارەکان غەدر لەوانیش نەکەم بەڕێوەبەراتی ئەو ئاوڕۆیە بەڕێوەبەراتی ڕێیە برایانی هاتوچۆی برایانی بەرگری شارستانیە بە هەمومان بە یەک دەست هەر شوێنێک گرفتی تێ هەدا هەبی هەوڵ دەدەین بە کەمترین ماوە چارەسەری بکەین و ئەو کێشەیە ئاوی تێدا کۆبێتەوە دەربازیان کرد. بڕیار ئەم شەپۆلە تا چەند ڕۆژێکی دیکەش بەردەوام بێ ڕەنگە بۆ هەفتەی داهات و دوو هەفتەی داهات و تاماگێکی تریش دووبارە بارانی هاوشێوە ببارێتەوە پلان هەیە هەمیشە ئامادە بن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم گرفتانی کە دروستێ بێ بۆی تازە باسم کرد سوپاسی کارمەندان دەکەم 24 ساعت بەبێ نووسن یاخۆ 48 ساعت ئەو بەبێ نووسن بەردەوام لەسەر شەقامەکان دەبن و تۆی تووشی ئەو گرفتانە نەبینەوە. بەڵێ بەڕێز کارزان هادی سەرۆکی شارەوانی هەولێر سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان زۆر خوشحاڵم زۆر بەخێر بێت.